سڵاوبینەرانی خۆشەویستی تلڤیزیۆنی کۆمەڵام کاتەوە هەموو کاتێکی ژیانتان باش بە گەشتیاڵەکانی سەرلەبانی ڕۆژی یەکشەممە هاتوونێتەوە خزمەتەن. سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. بەڕێوەچوونی هەڵمەتی زاگرۆسانە لە دەوروبەری مەریوان، هێرشیێزەکانی ڕەژیم بۆ سەرگوندی میراوەی سێردەشت، دۆخی خراپی تەندروستی پێنج کۆڵبەری برینداری خەڵکی سەقز، کۆبوونەوەی هونەرمەندانی قەڵاتزێ بۆ ڕێزگرتن لە یادی تاهیر خەلیلی، گیان لە دەستانی حەو ئەندامی پەکەکە و دوو ئەندامی یەپەگا لە هێرشی تورکیا، کۆبوونەوەی کرێکارانی ئەرکان سالس لە پاڵاوگەی ئابادان، ناڕەزایەتی پەرستاران لە خۆڕەماباد و چالاکی ئازادی خوازان بۆ پشتیوانی لە توماچ ساڵح. درێژەی هەواڵەکان. بەڕێوەچوونی هەڵمەتی زاکرۆسانە لە دەوروبەری مەریوان. ڕۆژی شەممە 11 مانگی سەرماوەز ئەندامانی ئەنجومەنی سەوزی چیای مەریوان هەڵمەتێکی ژینگە پارێزیان لە دەوروبەری ئەو شارە دەست پێ کرد و هەزاران دەنکی بەڕوویان چاند. لا درێژەی هەڵمەتی ژینگە پارێزی زاکرۆسانە لە شارە جۆراوجۆرەکانی کوردستان ڕۆژی شەممە ئەندامانی ئەنجومەنی سەوزی چیای مەریوان و کۆمەڵێک لە خەڵکی مەدەنی ئەو شارە 12,000 دەنکی بەڕوویان لە دارستانە سوتاوەکانی دەرەوەراندا چاند. بەشداربووانی ئەو چالاکیە داوایان لە هاونیشتمانیان کرد بایەخ بە ژینگە و سروشتی کوردستان بدەن و بیپارێزن. هێرشیێزەکانی ڕەژیم بۆ سەرگوندی میراوەی سەردەشت. شەوی پێنج شەممە 9 مانگی سەرماوەز هێزەکانی سوپای پاسداران هێرشیان کردە سەر کۆڵبەران و کاسبکارانی گوندی میراوەی سەردەشت و ڕای لێدان و ئەشکەنجەی دوو مێر منداڵ 40 ئەسپی کاسبکارانیان کوشت. بە پێی زانیاریەکان هێزە چەکدارەکانی ڕەژیم چوونەتە نێو گوندی میراوە و دوو مێر منداڵی تەمەن 16 ساڵیان بە ناوەکانی زەکەریا خزرزادە و سەدرەدین خالقیان داوەتە بەرلێدان و سوکایەتیان پێکردوون. هەروەها سەدرەدین و کەسێکی دیکەشیان دەست بەسەر کردووە و 40 ئەسپی کاسبکارانیان کوشتووە. دۆخی خراپی تەندروستی پێنج کۆڵبەری برینداری خەڵکی سەقز. بە پێی ڕاپۆرتە مانگی ڕابردوو پێنج کۆڵبەر بەناوەکانی سیامەک سۆرابی، کەیوان کەریمیان، هیوا، خالید و ئەبوو بەکر لە سنووری باسامی سەقز بە تەقەی هێزەکانی ڕەژیم بریندار بوون و ئێستا دۆخی تەندروستیان ناجێگیرە. کۆبوونەوەی هونەرمەندانی قەڵاتزێ بۆ ڕێزگرتن لە یادی تاهیر خەلیلی. ڕۆژی شەممە 11 سەرماوەز کۆمەڵێک لە هونەرمەندانی باشووری کوردستان لە کۆبوونەوەیەکدا لە شاری قەڵاتزێ یادی هونەرمەندی شۆڕشگێر تاهیر خەلیلیان بەرزڕاگرت. بەشداربووانی ئەو چالاکیە باژەندنی موزیک و خوێندنەوەی سرودی لە قەندیلی سەربەرزەوە یادی کاک تاهیر خەلیلیان بەرزڕاگرت. بەشداربووانی ئەو کۆبوونەوە هەروەها پشتیوانی خۆیان لە هونەرمەندانی ڕۆژهەڵاتی کوردستان ڕاگەیاند و هەوڵەکانی کۆماری ئیسلامی بۆ بەدناوکردنی ئەو هونەرمەندانەیان بە توندی شەرمەزار کرد. گیان لە دەستانی حەوت ئەندامی پەکەکە و دوو ئەندامی یەپەگا لە هێرشی تورکیا. ناوەندی ڕاگەاندنی هێزەکانی پەکەکە و بەڕێوەبەرانی ئیدارەی خۆسەری ڕۆژاوای کوردستان لە ڕاگەاندراوێکدا گیانبەختکردنی حەو ئەندامی پەکەکە و دوو ئەندامی هێزەکانی پاراستنی گەلیان پشتڕاست کردەوە. پێشتر وەزارەتی دەرەوەی تورکیا هەواڵی گیان لە دەستانی حەوت گریلای پەکەکەی لە باکووری هەرێمی کوردستان و دوو ئەندامی یەپەگەی لە ڕۆژاوای کوردستان ڕاگەیاند بوو. بە پێی زانیاریەکان 4 کەس لەو حەوت گریلایە بە ناوەکانی فاتح بۆلوت، مەحموود ئیبراهیم، سەعید سونگوڵ ئاڵپ و ڕەمەزان بیلال لە هێرشی پاهبادی ئەرتەشی تورکیا گیانیان بەخت کردووە. کۆبوونەوەی کرێکارانی ئەرکان سالس لە پاڵاوگەی ئابادان. ڕۆژی شەممە 11 مانگی سەرماوەز کرێکارانی ئەرکان سالس شاغڵ لە پاڵاوگەی ئابادان بۆ جارێکی دیکە دژ بە جێبەجێنەکردنی داخوازیەکانیان کۆبوونەوە. کرێکارانی ئەرکان سالس خوازیاری بەکردەوە دەرهاتنی گەڵاڵەی ڕیزبەندی پیشەکان، دەرکردنی بۆنی کرێکاری و کارتی نەوت، پێدانی وان بە بەهرەی کەم وەکو هاوکارە قەراردادی و ڕسمیەکانیان بردنە سەرەوەی ئاستی هەقدەست و مەزایە و وەلانانی پەیمانکار بوون. ناڕەزایەتی پەرستاران لە خۆڕەماباد. ڕۆژی شەممە 11 مانگی سەرماوەز
پەرستاران و کادری دەرمانی نەخۆشخانەکانی خوڕەماباد لە ئاسدۆخی خراپی پیشەیی و معیشەتی ناڕزایەتیان دەربڕی. بە پێی راپۆرتەکان پەرستاران و کادری دەرمانی خوڕەماباد هاوشێوەی هاوکارەکانیان خوازیاری چوونە سەرەوەی حەقدەست، زیادکردنی تعرەفەی پەرستاری، پێدانی زافەکاری و کارانە، دامەزراندنی پەرستاری نوێ، کەمکردنەوەی سەعاتی کار و تەزمینی ئەمنیەتی پیشەیی بوون. شەشەمین ڕۆژی مانگرتنی بازاڕیان لە بەندەر گەناوە. ڕۆژی شەممە 11 مانگی سەرماوەست بازاڕیانی بەندەر گەناوە بۆ شەشمین ڕۆژی بەردەوام لە ئاسڕێگریکردنی هێزەکانی سوپای پاسداران لە هاوردەکردنی کەلوپەل لە ڕێگەی لەنجەوە مانیان گرت. بە وتەی بازاڕیانی بەندەر گەناوە، حکوومەت بە قەدەغەی هاوردەکردنی کەلوپەل لە ڕێگەی لەنجەوە معیشەتی هەزاران بنەماڵەی خستۆتە مەترسیەوە. لە حاڵێکدا سوپای پاسداران بە شێوەی نایاسایی هەموو جۆرە کەلوپەلێک هاوردە و هەناردە دەکات. نەباش بە ئیدارەی ماڵیات ئەدات و نەوەڵام دەرەوەی هیچ ناوەندێکە، بەڵام وردەکاڵەیە کە خەڵکی هەژار بۆ دابینکردنی بژێوی ژیانیان هاوردەی دەکەن، تووڕێیان دەکات و ڕێگری لێ دەکەن. چالاکی ئازادی خوازان بۆ پشتیوانی لە توماج ساڵحی. ڕۆژی شەممە 11 سەرماوەست ئازادی خوازان لە چەند شاری ئێران بۆ پشتیوانی لە توماج ساڵحی تراکتیان بڵاو کردەوە. بەپێی ئەو وێنە و گرتە ویدیوانەی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاو کراوەتەوە، ژنان و پیاوانی ئازادی خواز بە بڵاوکردنی تراکت و هەڵواسینی بەنێر لە چەند شاری ئێران ناڕزاتی خۆیان لە ئاسبەندکرانی دووبارەی ئەو هونەرمەندە شۆڕشگێڕا نیشاندا. هەشداربووانی ئەو چالاکی ڕایانگەیان کە توماج تەنیانیە و ملیۆنان کەس پشتیوانی دەدەکەن و ئەبێ بە زووترین کات ئازاد بکرێت. بێبەریکردنی فاتمە سپێری لە دەرمان لە زیندانی مەشهەد. خسرە و عەلی کوردی پارێزەری فاتمە سپێری لە چالاکانی دژبەری کۆماری ئیسلامی ڕۆژی شەممە 11 سەرماوەز ڕایگەیاند فاتمەیان لە تەواوی مافەکانی بێبەش و دەرمانیان لێ قەتع کردووە. ناوبراو لە پەیامێکدا ڕوو لە بنیادی شەهید ڕایگەیاند زیاتر لە 13 مانگە مافەکانی فاتمە سپێری پێشێل دەکرێت و ئێستاشکان نەشتەرگەری بۆ کراوە لە دەرمان بێبەش و گیانی لە مەترسی جددیدایە. ئەو بڕیارە بە فەرمانی کێدراوە لەسەر کام تاوان بەندکراوێکی نەخۆش لە دەستڕاگەیشتن بە دەرمانی پێویست بێبەش دەکەن. جێگەی ئاماژەیە کە فاتمە سپێری لە چالاکانی سیاسی و واژۆکارانی نامەی دەست لە کارکێشانەوەی خامنەییە کە ڕۆژی 30 خەرمانانی ساڵی 1401 دەست بەسەر و بە 18 ساڵ زیندان مەحکوم کرا. ڕاگەاندنی دۆخی ناسایی بەهۆی پیسبوونی هەوا لە گەورە شارەکانی ئێران. ڕۆژی شەممە 11 سەرماوەست لە چەند گەورە شاری ئێران بەهۆی پیسبوونی هەوا قوتابخانە و زانکۆکان داخرا و باری ناسایی ڕاگەاندرا. بەوتەی بەڕێوەبەرایەتی قەیرانی شارەکانی تاران، ئیسفەهان، تەورێز، مەشهەد، عێراق، کەرەج و شیراز قوتابخانە و زانکۆکان بەهۆی پیسبوونی لە ڕاددەبەدەری هەوا داخراون و ئێستا زەنگی ئاگادارکردنەوەی سوور لەو چەند شارە لێدراوە. بەرپرسانی بەڕێوەبەرایەتی قەیرانی ئێران هەروەها داوایان لە بنەماڵەکانیان کرد بە هیچ شێوەیەک ڕێگە نەدەن منداڵان و بە ساڵاتچوان لە ماڵ بچنە دەرەوە. بەوتەی چالاکانی ژینگەی ئێران تەنیا وڵاتێکە لە جیهان کە بۆ دابینکردنی سوتەمەنی وزەخانەکان لە مازۆت کەڵک وەردەگرێت و بەو شێوەیە گیانی ملیۆنان کەسی خستۆتە مەترسیەوە. خۆپیشاندانی دژبەرانی شەڕ لە بەردەم ماڵی نەتانیاهۆ لە ئیسرائیل. ڕۆژی شەممە 11 سەرماوەست کۆمەڵێک لە دژبەرانی شەڕ لە ئیسرائیل لە بەردەم ماڵی نەتانیاهۆ کۆبوونەوە و خوازیاری دەست لە کارکێشانەوەی بوون. بەوتەی پۆلیسی ئیسرائیل 6 کەس لە خۆپیشاندەران دەست بەسەرکراون و ڕێگە نادرێت کە هیچ کۆبوونەوەیەک لە بەردەم ماڵی سەرۆک وەزیرانی وڵاتە بەڕێوە بچێت. شانی باسە کە پاش کۆتایی ئاگربەست هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر غەزا دەستی پێکرد بۆ هۆیەوە دەیان فلستینی گیانیان لە دەستاوە و بریندار بوون. دەستپێکی هێرشەکانی ئیسرائیل شەپۆلێک لە ناڕزایەتی لە نێو کۆمەڵگای جیهانی بە دوای خۆی داهێناوە و دژبەرانی شەڕ لە ئیسرائیلیش خوازیاری ڕاگررتنی شەڕ و دەست لە کارکێشانەوەی نەتانیاهۆ بوون.
بەڵێ بینێرانی عزیز و خۆشەویست گەشتیاوڵەکانی سەر لەبانیتان پێشکەشکرا. فەرمون بۆ بینینی درێژەی بەنامەکانی تلڤیزیۆنی کۆڵ.